یاک دوو سێ عوسمان بیستومە ئەڵێن ژندێری هەڵۆڵا عوسمان بیستومە ئەڵێن ژندێری عوسمان بۆ خوایە هەرگیز نایێنی هەرگیز نایێنی هەرگیز نایێنی عوسمان ئەرێ عوسمان ئەرێ عوسمان ئەرێ عوسمان 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 هاور عثمان وي وي عثمان هاوي عثمان هاور عثمان هاور عثمان ئەرێ چخینە چخ ئەوە چیتان و باوتانەوەڕن ها؟ باشە وەڵا بۆ معلوماتتان ئاتخوا عینن لەحنم بەرەوە بڕۆ بۆ معلوماتتان من هەر ئەیێنم بۆ معلوماتتان من ژن ئاهێنم ئەگەر نەمهێنا لاجی ئێوە بم ناویری لاجی بلا بم ناویری لاجی بلا بم عوسمان ئەرێ عوسمان ئەرێ عوسمان ئەرێ عوسمان ئەدەب سزینە باشە ئەو کۆپلەی ئەخیر خۆش بوو جوان نەتان و تۆ لەگەڵما پێ بڵێن بزانم ناڕەسەنینە ئەو مێشە کێ بوو کردێنە ئەو پەرداخە ئەوی مامۆستاوە ئێوە بوون یعنی ئاگاتان لێ نییە کەسیشتان ئەو مێشەتان نەدیوە ئەی کێ بوو باوکم بوو وەرە ئەدەب سزینە 30 ساڵ لەمە پێش باوکم قیتارەکە لێیە پان بووە بە عەرزەکە هەر بۆمان لێ نەکرایەوە 30 ساڵە باوکم مردووە چی ئەو بوو پێم بڵێن ئەزانێ چۆن هەڵسم هەرسێکتان فەلاقاکەم چێ ئەو مێشەی کردنەوە چەتی و ساچە سەیر دەکەم شکم لە تۆیە ئێ باوکی گیان لەگەڵ خۆتانە بووم لەگەڵ مامۆستاکەیان دانیشت بووم لەویایە ڕازەکە بڵێ تۆ لەکوێیت باوکە لەگەڵ ڕێز و حرمەتمان لە ئاودەست بوو ئاخە چی دەکرد لە ئاودەست وەڵا لێ بووم بە نەخێنەکەم بەس تاوی نەکەی ئەدەبسس تاوی نەکەیت ئەی ئاخی چێ بوو دە پێ بڵێن هەستم هەمووتان بەر هەستم کەتی باش باش دەی پێدەڵمەس خۆت چێ بوو نە وەڵای هەستی بۆ ئاوگەیرە هەزانیم سەر کەسەک تۆ بووی ئاوەکەت هێنا تۆ مێشەکەم تێ کردووە بابا وتڕونکەمەوە چی بۆ ڕوو نەکەیتەوە من ئەزان گومانم لە کێیە ئێ خاوەن مەحمەلەکە ئەگینە ئاوەکە کەپس بوو مێشەکەی کردوتە ناوی ئەوە چۆنە من بیرم بوو ئەوە نەچوو چۆن هەستم نەڕۆیکەوا بڵێم مدیری مەحمەلەکە مێژێکی کردو بچێتە ناو ئاوەکە بۆی کە دەستگیرانەکەی عوسمان بیخوا ئافەرم یعنی ئەوە بوو بەڵێ. حەسەن کوڕی ناژوێرم چنیان پێوە بڕێک بەرخۆمەکەوێ ئەمرتان نەمێنێ بۆ خاتری پێخەمبەر باشە دڵە خۆشە ئەولایە هەیە